لە تەوەری دووەماندا کە تەوەرێکی تەندروستیە باس لە گرنگی ژەمە خۆراکیەکانەکەین لەوانەیە هەر تاکێک لە ئێمە بە شێوازێکی جیاواز پێویست بێ با ژەمە خۆراکیەکانەوە لەوەی هەندێکمان هەبێت لە ڕۆژێکدا سێ ژەمی خۆراکی تەواوەتی بخۆین هەندێکمان هەبێ بەپێی لە هەندێک توێژینەوەکان بێت لەوەی کە ئێمە خوێندبێتمانەوە هەندێکجار لەوانەیە ئەوە هەڵەش بێت ژەمێکی خۆراکیمان تەرک کرد بێت لە ڕۆژەکەماندا کەواتە هەرێکەمان بە شێوازێکی جیاواز پێوەستین واروها گرنگی بەها خۆراکیەکان و ئەو خۆراکانی کە پێویستە لە ژەمەکاندا بخورێت ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر چیمە ساڵح پسپۆڕی تەندروستی کۆمەڵ دکتۆرە سڵاو لێبێت و بەخێر بێت سڵاو لە ئێوە بەیانی بیسەران و بینەرانمان باش هیوادارم بتوانین سوودێکیان پێ بگەێنین لە ڕووی خۆراکیەوە. زۆر سپاس دکتۆرە لە ڕۆژێکە لەوەی کە ئێسمە لە کۆمەڵگەی کوردیا عادەت وایەوەی کەمە سێ ژەممان هەیە لە ڕۆژەکە تا چەند گرنگە ئەو سێ ژەمە لە کاتی خۆیان بخورێت و پێویستەکە هیچ ژەمە تەرەکەین؟ بەڵێ خۆی خۆراک جگەلەوەی کە چێژی ژیانە هەدەفیشمان ئێمە لە خواردن کەواتە ئێمە ئەبێ هەڵبژێرین لە پێشە تەمەنمان چەندێکە یعنی منی 20 ساڵ فەرقی هەیە لەگەڵ منی 40 ساڵ لەگەڵ منی 60 ساڵ ئەبێ یەکەم جار ئەمە تەمەنەکەمان بزانین دوایی بوونی نەخۆشیەکان هەر یەکێک بزانین ئایا چ نەخۆشیێکی هەیە هەر بەپی ئەو نەخۆشیانێکایەتی یان باشتر وایە ئێمە بڵین لە تەمەنێکی کەما هەوڵ بین نەخۆشیەکان ڕوونەیەن یعنی نەک ئێمە دوایی چارەیان بکەین بۆیە زۆر جارەیە کێشەی ئێمە ئەومانەیە کە بە نەخۆشێک ئەڵێ یان بە تەمەن تۆزە گەورەیەک ئەڵێ تووشی فلان نەخۆشی بووی بۆ نمونەوەکو شەکرە یان زەخت یەکسەر تووشی شۆک ئەبێ چۆن خواردنەکانی چی لێ بکە لەبەرەوە ئێمە ئەگەر لە گەنجیەمانەوە لە مناڵیەوە دەست بکەین بە خواردنی تەندروست لەبەرەوە ئێمە لە دوایە ئەو کێشانەمان بۆ کەمە بێتەوە یەکێکی کتر لە شتەکان ئیشە جۆری ئەو ئیشەی منەی کەم یعنی من ئەمڕۆ کە لە ماڵەوەم و ئیسراحەتم جۆری خواردنەکەم ئەبێ فەرقی هەبێ کەس بینێ ئەچم ئیشەکەم لەگەڵ مەسەڵەن لەگەڵ کرێکارێک لەگەڵ کەسێکا لەسەر کۆمپیوتەر دانیشتووە ئەمانە بە تەواوی جۆری خۆراکەکانی فەرقی هەیە لەبەرەوە ئێمە ئەمە پێمان ئەڵێ کە تۆ یان ژەمی داهاتوومان کەی پێمانەکرێ مەسەڵەن من بەیانی ئەچم بۆ دەوام سەحەوتی بەیانی ئەڕۆم بۆ دەوام ئەزانم مەجای خواردنم نابێت طبعاً کە ئەڵێن خواردنی باش تەندروست هەتا سعات سێ کە ئەگەڕێمەوە یان چوار ئەگەڕێمەوە بۆ ماڵەوە کەواتە ئەم مەسافەیە جۆری خواردنەکان و ژەمەکەم ئەبێ بە کۆمپلیت یعنی بە تەواوی جیاواز بێ لەگەڵ ئەو کاتێک کە من ئەڕۆم 4-5 سعاتێکم پێ ئەچێ و دوای ئەوە ژەمی داهاتومێت ئەم فاکتەرانە هەموویان وامان لێکە کە هەڵی بژێرین ئێمە چەند ژەم بخۆین و چی بخۆین ئەگەر بینەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە ئێمە باشە ئایا ژەمە تەرک بکەین باشە یان نا ئەمەش وەک بەپێی ئەو فاکتەرانی کەوتم ئەگەر وەها بێت ئێستا بۆ ژیانی ئێستامان جگە لەوانەی کە ئیشی کرێکاری ئەکەن و ئیشی بەرهەتاوەکەن جوڵەیەکی زۆرەکەن یا ئەوانەی کە ڕاضین جگە لە ئەمان ئەوانی تر باشترە لە 2 ژەم تا 3 ژەم نەخورێ یعنی 2 ژەم تا 3 ژەم ئەمانەی زیاتر نەخورێ ئەمەی کە پێی ئەو ترێ سناک یان زۆر جار هەیە سناکی ژنیە منیەم لە سەر مێزەکەی تۆ شتێک قاپێک پەقلاوت داناوە یان عادەتەن خۆشتی ئەو شتانی کە بە سەریعی ئەخورێ هەموو یا ئیشی هەویرە یان میوەیە کە ئەمانە هیچیان باش نییە کە بە خێرایی بخورێ یعنی بەبێ بەرنامە ئەبێت تۆ بەرنامەدانی جگە لە ئەمەش ئێمە ئەبێ لە ڕۆژەکەمانە چەند جۆرێک خواردن هەبێ لە خۆراکەکانمانە کە گرنگە ئەمانەیەکێک لەمانە کە زۆر گرنگە و لە لای ئێمە زۆر جار هەیە کەم ئەکرێ یان زیاد دەکرێ بوونی پرۆتینە کە ئەڵێن پرۆتین واتە گۆشتەکان گۆشت و پەلەوەرە ینی گۆشتی سوور و گۆشتی سپی ماسی و پەلەوەرەکانیش هەروەها دوولەپەکان یعنی فاسۆلیا و ماش و پاقلە و ئەمانە کە ئەمە بەشێکی گرنگن کە زۆر پێویستە لە خۆراکەکانمان هابن چونکە تەنانەت بۆ کێشدابەزاندنیش یعنی خەڵکانێکی زۆر هەیە ئەڵێ من ڕێجیمم کرد 4 کیلۆ بە هەفتەیەک 4 کیلۆ 5 کیلۆ 6 کیلۆم دابەزان ئەمە لەوانەیە زیانێکی زۆر گەورەی بەخۆی گەیان بێ کە لە کەمی خۆراکەوە هەندێک جار لەش ئەوەی کە پێڵێن میتابۆلیزم واتە کردنی خواردنەکان بە وزە ئەمە دا ئەبەزێنێ لە بەروی کە ئەزانێ خواردن نییە بەلەش ئەڵێ وریا بە خواردن زۆر سەرف مەکە ئەبێ ئێمە خواردن کۆکەینەوە
ئەمە دوای ئەوە کە ڕێجیمەکەیشکان بە خێراییەکی زۆر ئەو خواردنەکەی وەکو جاران نەخواتەوە بەڵام لەش وەک جاران سەرفی ناکاتەوە جستە خۆی ڕاهێنە جستە خۆی ڕاهێناوە لەگەڵ کەم خۆراکەکەیە هەتا نیوە یعنی ئەگەر تۆ کەسێک بی پێویستت بە 2000 کیلۆکالۆری بێ لە ڕۆژێکە جستە ئەتوانێ بیکا بە نیوە بەکاربێنێ ئەمە لەلایەک لەلایەکی تر هەندێک جار لەش ئەگەر پرۆتینی کەم بێت حاڵەتێکمانەیە کە پێڵەن ئۆتۆفاجییان ئەوە تا هەر خۆی لەش پرۆتینی لەش کە عەزەلەکانە ئەوانن کە ئەڕۆن ئەوەی کە ئێمەش پێویستمان پێویستی هەتا بەرەو تەمەن بڕۆین پێویستمان بە ماسوولکەکانمانە یعنی بەڕای من ئەڵێم هەمیشە ئێمە پارێزگاری لە ماسوولکەکانمان بکەین زیاتر لە ئێسکەکانمان چونکە ئەگەر ئێمە ماسوولکەیەکی پتەومان هەبێ پارێزگاریمان بۆکە لە ئێسکەکانیشمان تەنانە کاتێککە من زەختە خەمە سەرخۆم ناکەوێتە سەر ئێسکەکان بە زۆری ئەکەوێتە سەر ماسوولکەکان باشە دکتۆر ئەمەی کە بەڕێز باسیەکەیت کەواتە بۆ مانگی ڕەمەزانیش دروستە ئەم قسەیە بەڵام چۆن ئێستا ڕێکردنەوەی بکەین کە مانگی ڕەمەزان کۆتایی هاتووە لە ئێستا ژەمەکان ئاسایی بوونەتەوە ئەم ڕێخستنەوەی چۆن بکەین بۆی کە جەستەمان خۆی ڕابێنێتەوە لەگەڵ کەشەیە یەکەم شت ئەوەیە کە ئێمە لەو خۆراکەی کە ئەیخۆین لە ڕۆژێکە هەموو بەها خۆراکیەکانی تیابێت وەکو یەکەم کە باسم کرد پرۆتینە دووەم چەوریە ئێمە چەوریمان پێویستە زۆر لە کەسەکان ئەڵێن ئێمە چەوری ناخۆین بە هەموو خواردنەکانمان هەر خۆی تۆ ئەگەر چەوری نەخۆی بە کاربۆیدرات بخۆی یان پرۆتین لە بری بخۆی نە تۆ هەمووی بە شێوەیەکی ئاسان ئەگەر بە خاڵێک یعنی بۆ ئەوەی خەڵکان بە تەواوی لێمان تێبگا تۆ خواردنەکانت نیوەی ئەگەر بکەی بە کاربۆیدراتەکان نیوەشی ئەتوانی بکەی بە چەوری یعنی چارێکێکی چەوری و چارێکێکیش بە پرۆتین بێ هەموویمان پێویستە لەگەڵ ئەوەیە ماستمان پێویستە بەڵام کاتێککە ئێمە ئەڵێن چەوری چ جۆرە چەوریەک ئێمە دوو جۆر چەوریمان هەیە چەوری ئەمەی چەوریە تێرەکانمان هەیە لەگەڵ چەوریە ناتێرەکان ئەمە بە جۆرێک ئەتوانین دابەشی بکەین بە جۆرێکی کە ئەتوانین دابەشی بکەین چەوریە باشەکان و چەوریە خراپەکان ئێمە چەوری تێر یعنی ئەو چەوریانن کە لە ئاژەڵەوە دەستمانەکەوێ ئەگەر بە کەمیەتێکی کەم بیخۆین لە سەتا دەی کەلەریەکانمان بێت زۆر باشەکەین بەڵام لەوە زیاتر باش نییە ئەوی ترمان ئەبێ چی بێت چەوری نەباتی بێت لە نەباتەوە وەریگرین لە ڕوەکەکانەوە بەڵام ئەو ڕۆنەی کە لە ڕوەک وەرگیراوە بەڵام توند کراوەتەوە کە بەستێنراوە لە شێوەی کەرەیە یان لە شێوەی ڕۆنی بەستووە ئەمەیان زیانمان پێگەێنێ کەواتە کاتێک کە من ژەمدا ئەنێم ئەبێ لە بەیانیا پرۆگرام دانێم بۆ ژەمەکەم چی ئەخۆم و چ کاتێک بیخۆم باشە کەواتە کاتەکە چۆن دەوری هەیە نیوەڕۆژ چی ئەخۆم ئەوەنە کاریگەری لەسەر ژەمی بەیانیم هەیە کە بەیانی چی تەنانەت ئەو کەسانە یعنی بۆچی هەندێک لە کەسەکان زۆر جار هەیە لە پسپۆڕەکانیشەوە کە ئەڵێ ژەمی بەیانی مەخۆیان ژەمی ئێوارە مەخۆ بە پێی ڕۆژەکەی تۆ دیارریەکە کە تۆ ژەمی بەیانی بخۆی باشەیان نەیخۆی من ئەگەر ناژەمێکی بەیانی زۆر پاشایانە بخۆم نیوەڕۆکی بخۆم ئەگەر بەیانی تۆ پرۆتینت خواردووە ئەتوانی ژەمی نیوەڕۆت پرۆتینی باتیانە بێ کێشەی نییە بەڵام ئەگەر تۆ لە نیوەڕ لە بەیانیە مەسەڵەن نانت خواردووە زۆر جار هەیە نانەخورێ بە شتێکەوە کە هەر مرەبایەکە یان شتێکە یان زۆر جار هەیە پەنیریش ئەم پەنیرانەی کە دەستکردە یعنی هی دەرەوەیە جێیدا خەر زۆربەی چەوریە یعنی تۆ ئەڵێ من پرۆتینم خواردووە بەڵام لە ڕاستیە تۆ پرۆتینت زۆر کەم خواردووە زیاتر تۆ چەوریت خواردووە تۆ مرەبات پێوە خواردووە کەواتە پرۆتینت نەخواردووە نانت خواردووە ئەمە پێم ئەڵێ کەواتە من مادەم بەیانی پرۆتینم کەم خواردووە ئەبێ نیوەڕۆ پرۆتین بخۆم و ئەگەر بەیانی کاربۆیدراتم زۆر خواردووە کەواتە ئەتوانم لە نیوەڕۆیە و شتێکی کە لە کاربۆیدراتە کە زۆر گرنگە ئێمە بیکەین لە ڕۆژانەمانە لەبەر ئەوەی کاربۆیدرێت ماوەی 12 سەعات لەش کە زۆر یعنی کە ڕژا لە ماوەی 2 سەعاتە ئەنسلین ئەڕژێ خواردنەکەمان بۆ هەرسەکە بۆمان کۆ ئەکاتەوە هەندێکی لە ناو عەزەڵەکانمانە لە ناو ماسوولکەکانمانە بۆمان هەڵەگرێ بۆ ئەوی من بە ڕۆژەکە پێویستم پێی بوو دەری بێنمەوە هەندێکیمان لە ناو جگەرا بۆ هەڵەگرێ ئەگەر من پێویستم بەوە نەبوو ژەمی دوایی بە خێرایی خواردمەوە یعنی هێشتا من ئەمەی ناو ماسوولکەکەم بەکار نەهێناوە ژەمێکی کەم خواردەوە خێرا چیەکرێ ئەمەی کە ئەمێنێتەوە بۆمان هەڵەگرێ لە شێوەی چەوریە
کەواتە ئێمە گرنگە لە ژەمەکەمانە کە کاربۆهیدراتەکان وەها بخۆین لە ماوەی 8 سەعاتێکا بۆ ئەوەی دوایی ماوە بین لەو 16 سەعاتەی ترە لەشمان چەوری سەرفکە. یعنی زۆر گرنگە ئێمە جەستەمان ڕابێنین کە بە تەنیا کاربۆهیدرات بەکار نهێنێ، چونکە دوجار ئەوە چەوری نییە کە وەکو چەوری کۆب تا ڕاستە چەوریشی تایە، بەس ئەوەی کە زۆربەی ئەبێ بە چەوری لەژێر پێستمانە بە تایبەتی لە ناوچەی ناوەڕاستی لە شماناکۆ ئەبێتەوە، ئەمە خۆی لە خۆیان کاربۆهیدراتە. کەواتە کاتێک کە کاربۆهیدرات هەڵەبژێرین ئەبێ جۆرە کاربۆهیدراتێک هەڵبژێرین کە فایبەری تیابێ. یعنی کاتێک من زۆر فەرقەیە لە بینی ئەوەی کە من و تۆ تۆنانێکی سپی بخۆی، بە تایبەتی نانە سپیەکان ئێستا جێدەخە لە بازاڕە سۆدەشی تێکرێت کە ئەم سۆدە تەسیرێکی زۆر لە ڤیتامین بی و بە تایبەتی بیوەن کە تایمین ناسراوە، ئەم بیوەنە لە کارەخە کە بیوەن خۆی زۆر عیلاقەیە بەسەر سەرفکردنی کاربۆهیدراتەوە. کەواتە من لە ژەمەکەیە کە هەڵم بژاردنانەکە هەڵبژێرم ئەبێ جۆرێکی کاربۆهیدراتی باش. ئەگەر ئێستا بینەران پرسیار بکەن ئەی من چۆن بزانم ئەم کاربۆهیدراتی ئەم شەکرەمەنیانەی کە هەڵی ئەبژێرم شەکرێمەنیەکی باش بێ، من پێتەڵێم ئاردێکی سپی هەڵمەبژێرە، ئاردێک هەڵبژێرە کە تۆکڵەکەی تیابێ کە بۆر بێ. هەندێک جار ئەبێ ئاگادار بین، زۆر لە بازاڕە ئەڵێ نانەکە لە بەرەوەی بۆر بێ کە کاوی تێکەن یان مەسەڵەن قاوەی تێکەن، ئەبێ لەوەشە ئێمە ئاگادار بین هەتا نانەکە طەبیعی بێ و دەستکرد بێ و ئەمانە بێ و زۆر هەڵنەسار بێکەوانە ئەمەنانێکی تەندروستە. لەگەڵ ئەوەیە ئێمە میوەکانمان هەیە، میوەش هەر ئەبێ بیخەینە ڕیزی کاربۆهیدراتەکانەوە، کەواتە تۆ کە بەیانی یعنی وا دانێت تۆ لە 8 سەعاتە زۆربەی کاربۆهیدراتەکانت بخۆی، ئیتر لە ژەمەکانی ترە کاربۆهیدرات نەخۆی. ئەمە واد لێکە کە چەوری بسووتێنی، ئەمە بۆ کەسێک ئەگەر بێوێ زەعیف ببێ. باشە دکتۆرە باس لە میوە کرد، جا ئەسە لەگەڵەوەی کە سۆشیال میدیا هەیە بینەرەکان و هاوڵاتیانش لەوەی کە ئەتوانن زیاتر هەرچی بابەتێکیان بۆی زانیاری زیاتر لەسەری وەربگرن، بەڵام هەندێک جار توێژینەوەکان خۆی سەر لە شێوانێک لایەوە کەسان دروست دەکات لەوەی کە نازانن چی بکەن. هەندێکیاڵە نانی بەیانی خراپە، هەندێکیاڵە ژەمی نیوەڕۆ مەخۆ. لە هەندێک لەم دوایانەیەکێک لە بابەتەکانی سۆشیال میدیای بینیمان لەوەی کە شەکری کۆکاکۆلا و شەکری پیپسی یەکسان کرابوو بە و زیاتریش لەوەی کە شەکری میوە خراپترە لە شەکرێکە لەناو پیپسی کۆکاکۆلای هەیە. کەواتە ئێستا لەوە چێگە لە کەسێک بپرسەڵێ من چی بکەم، لەوەی کە ئەو هەموو توێژینەوەی هەیە لەسەر کۆمەڵە کەسێک ئەنجام درراوە لەوەی کە بڵێ ئەمە ئاوایە، بەڵام لە ڕاستەکەش هەمومان لەوە چۆمان بیسپێ کاڵێن منە شەکری کۆکاکۆلا و پیپسی ئەگەر هەر شەکرەکەی نەبێت چەندین مادەی دیکەی تێدایە لەوەی کە زیان بەخشە. کەواتە چی بکرێت؟ ڕاستە ئێمە یعنی هەندێک شت هەیە باشی و خراپی هەیە، بەڵام هەندێک شت هەیە زۆربەی خراپیە زۆر بەکەمی. یعنی ئێستای وەکو ئەو شیرە شەکرانەی کە زۆربەی شوێنەکان ئەڵێن ئەمە خواردنە دایتە شەکریتیان نییە، بەڵام شەکرێکی سناعی کیمیاوی تایە کە ئەم شەکرە سناعیە یەکەم جار کە دەرچوو وەکو جەماعەتی ستیڤیا و طبعاً ستیڤیای گیایەکە ناڵێم، ئەم گیایەکە خۆی کە مادەیەکی شیرینە و شەکرێکی زۆری تایە ئەمە تەندروستە، بەڵام ئەمانەی کە شەکرەکانی کە ئەکرێتە چاوینەوە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر کەم بخورێت کێشەیەکی نییە، بەڵام کە ڕێژەکەیت زیاد کرد ئەمانە خۆیشی تایجی قۆڵان ئەوەی کە خەڵک پێڵێ قۆڵۆنمان ڕاستە ئەو لەولاوە کالۆریم نایاتێ، بەڵام لەولاوە خراپیەک بۆ ڕێخۆڵەکانم دروستەکە و کە ئێستا لە توێژینەوەکانە کە دەرکەوتووە کە زیانێکی زۆری هەیە و من وەکو بەڕای خۆم ئەڵێم لە شەکر خراپترە، چونکە تۆ فێری تامی شەکر ئەکات دەستکردە لە شەکر خراپترە. بڵێ دەجار شیرینترە، جاری وهەیە کیسەیەکی بچووکی ئەمەنە ئەکڕێ ئەکرێتە ناو سوراحیەک ئاوەوە سێرەکەی تامەکەی بە تەواوی شیرینەکە. دکتۆر ئەمە شەکرە دەستکرد دەکا، بەس مەبەستەکەی پەیوەندەوەیە بوو کە میوەکان تا چەند زیانی هەیە، ڕەنگە پزیشکێکی بەڕاست هاتبێت وتبێتی زیانی میوەکان شەکری ناو میوەکان دوو ئەوەندە زیانی لە شەکری ناو خواردنەوە گازیەکان زیاترێکە. میوەکان بەڕاستی زیانی هەیە؟ میوە ئەگەر بە زۆری بخورێ لە کاتی مەسەڵەن تۆ شەو زۆر جار هەیە زۆربەی کاتەکانمان خەڵکانێک کە دانیشتن و بە دیار تەلەڤیزۆنەوە سەعات 11 بەڵا هەستەکا برسیەتی لە بەرەوەی ئێوارەش کاربۆهیدراتێکی خواردووە کە بە 2-3 سەعات دائەنیشێ میوە ئەهێنێ بە کراوەی شووتیەک یان مەسەڵەن بە تایبەتی میوە زۆر شیرینەکان ئەخوا
ئەمە زیانی هەیە بەڵێ ئەکەی بخوێ بەڵام ئەگەر لە کاتێکا بیخۆی لە کاتێکا تۆ ئەچی بۆ ئیش ئەچی بۆ بازار ئەچی بۆ شوێنەگیان لە بری ژەمێک ئەی خۆی ئەم کاتانە میوە بە تەنیا شەکر نییە زۆر لە ڕیشاڵەکانی تایە بە تایبەت هەر لە مەشانی بە ئەوەشمان بیر نەچێ من ئەگەر بێت و میوەیەک بە توێکڵەوە بیخۆم سوودی بە تەواوی فەرقی هەیە وەک لەوەی کە ئاوەکەی بگرم و بیخۆم یعنی ئێستا بەلای منەوە ئەگەر بە من بڵێ شەربەتێکی فرێشی پرتەقاڵت بۆ بێنم نەخێر نایخۆم لە بروی بە تەندروستی نازانم چونکە من ئەگەر بیخۆم پرتەقاڵێک پێخورێ ئەو پەڕی دوانم پێخورێ بەڵام کە کردم بە شەربەت لەوانەیە 5-6 پرتەقاڵم پێ بخورێ پرتەقاڵەکە فەیتامیناتی تایە شەکری تایە ڕیشاڵەکانی تایە کە ڕیشاڵەکان ناهێڵن شەکرەکە زۆر بمژرێ لە لەشە یعنی ڕێژەی وەرگرتنی شەکرەکە کەمەکەنەوە کاتێک کە من خۆیم خوارد زۆر بە سوودە بەڵام کە کردم بە شەربەتەکەی و خواردم نەخێر بێ سوودە ئەو سوودەی بەڵێ و زۆر جاریشەیە وەکو شتێکی باش کە من لێرەوە بە بینەرانی بڵێم کاتێک کە میوە ئەخۆن باشترە سەوزشی لەگەڵا بێ یعنی مەسەرەن تۆ خەیارێکی لەگەڵا بخۆ یعنی دامەنیشە تۆ لە جیاتەوەی دوو پرتەقاڵ بخۆی یان یەک قاپی گەورە هین بخۆی یا کاهوی لەگەڵا بخورێ خەیاری لەگەڵا بخورێ کێوی باوەڕەکەن یعنی هێشتا لێت وەرەگرێ لەبەرەوەی خۆی کالۆریتیانە هەتا هەر سەبێ خۆراکە کە خۆشی پێویستی بەوەیە کە بجوڵێنرێ و تەنانەت کێوی لەوانەیە زۆر کەزەڵێ جا چۆن کێوی تێکڵەکەی کە چەند زبدە ئەگەر کێوی تەندروست بەخێوکرابێ و بە کاڵی و هین نەبێت ئەتوانی تۆکڵەکەشی بخۆی کەواتە نەجات توێکڵەکانی میوەکان توێکڵی میوەکان بڵێ زۆربەی فایبەرەکان و ئەوەی کە هەتاو لێ یاوە یعنیان مەسەلەن گێزەر ئەمانە هەر کامێکیان کە بە توێکڵەکانەوەیە توێکڵەکەی زۆر سوودی زیاترە وەک لە ناوەکەی لەبەرەوە من ئەگەر بە خەڵکان بڵێم میوە مەخۆن نەخێر بیخۆن بەڵام بە ڕۆژا بیخۆن کاتێکا کە لە بری ژەمێک بیخۆن و لەو ژەمەی لەو کاتێک کەوتم ئەو 8 سەعات دانێن بۆ وەرگرتنی شەکر دوای ئەوە مەیخۆ لەبەرەوە ئەگەر تۆ میوەبەی بە من لە بەیانیانایان لە کاتی ژەمەکەی خۆما بێت تەنانەت ئەگەر ئێوارانیش بێت تۆ سەر لە ئێواران بەڵام بۆچی ئێمە ئەڵێن میوە باشنێ لە ئێوارانە بخورێ چونکە تۆ کاتێک لە ماڵەوە دانیشتووی جاری وا هەیە میوانە دێت 6 سەعاتێک دانیشتووی کە لە ڕۆژە ئەمە نییە تۆ کە میوەکە ئەخۆی میوە و شەکرەمەنیەکان و برنج و ئەمانەش ماوەی 2 سەعاتی پێویستە لەگەدەیە لە ماوەی ئەو 2 سەعاتە هەر سەبێ و هەڵەگیرێ و تۆز بە برسێتیەکەیتەوە لەبەرەوە مەجبورە بی لەوانەیە زۆر جار هەیە دیسان میوەیەکی کە بخۆیتەوە لەبەر کەسانێکان بەبێ ڕاوێژ بە پزیشکێکی بەوکو بەڕێزت بێتە لای بەڕێزت کە پرست پێ بکات ژەمی ئێواری تەرە کردووە لە ژەمی ئێوارە لەبەرەوەی کە شەو من نەماڵم و بەسەریاخەوم ژەمی ئێوارە زیانی هەیە نەک سوودی هەبێت ئایا من لە خۆماوە کرێت ژەمی ئێوارە تەرەکەم لە خۆتەوە نابێت ناڵم ئەبێ ژەمەکاندانی ئەگەر تۆ لە ڕۆژە یعنی لە ژەمی پێش ئەخیرە ئەگەر پرۆت یعنی ئێستا بینەران ئەتوان هەمان شت تاقیب بکەنەوە تۆ ئێستا وەرە برنجێک بخۆ بە شتێکی شیرینەوە یان بە هەر شتێکی کەویان میوەیەک بخۆ 2 سەعات لە ماوەی هەر سەعات ڕاگرە لە ماوەی 2 سەعاتە برسیتە بێتەوە بەڵام ئەگەر بێت تۆ گۆشت خۆی یعنی کە ئەڵێم گۆشت پرۆتینەکان بیخۆی لەگەڵ قاپێک زەڵاتەیە سەوزەی لەگەڵا بخۆ هەستەکەی کاتێکی زۆر برسید نابێ تەنانەت زۆر کەسەیە مەسەلەن کە گۆشتی خواردویان شتێکی ئەوەی کە پێڵێن قورزیان چەوری خواردووە دوای تۆزێک ئەڵێ وی مەعیدەمێشە ئەوێ شتێ بخۆمە بێت چایەک بخۆم خۆی لە ڕاستیە چاکت پێویست نییە تۆ ئینسولینت پێویستە شەکرت پێویستە لەوەیە شەکرەکە ئەخۆی ئەگەر بێت و لەو کاتەیە شەکرەکە نەخۆی ئیتر ماوەیەکی زۆر برسیت نییە هەست بە تێریەکەی شەو برسید نابێت کەواتە تۆ کاتی کە ئەخەوی پێویستت بە خواردن نییە بە برسێتی ناخەویت کە ئێمە چۆن بە تێری خراپە بخەوین ئەوە بە برسێتیش خراپە بخەوین لەبەرەوە ئەبێ ئەخیر ژەممان وەها بێ کە لەگەڵ کاتی خەوەکەمانە پێویستمان بە خواردن نەبێتەوە ئەگەر کاربۆیدرات و ئەوانە بخۆم من ئەگەر بزانم سەعات 9 ئەخەوم سەعات 6 ئاساییە هەرچێک ئەخۆم و سەعات 9 ئەخەوم بەڵام کە من بزانم سەعات 6 نانەخۆم بەڵام یەک ئەخەوم دڵنیاتەکەمەوە تۆ لەو بەی ناپێویستە قورسی گەدەمان پڕی گەدەمان چەند زیانی هەیە چەند بێتاقەتمانەکات
ئەکرێت بڵین ئەوەندەش برسێتی زیانی ئەوە برسێتیش بەڵێ لەبەر ئەوە ئەبێت تۆ حسابی ئەوە بکەی 2 سعات پێش ئەوەی ئەچیتە ناوجێگە ئەبێت تۆ برسی نەبی تەنانەت ئەگەر لە کاتێکە زۆر جار پرسیارەکەن ئەی ئەگەر برسیم بوو چی بکەم ئەتوانێت پەرداخێک ئەو کەسە بخواتەوە یان ئەگەر هیچی نەخواردبوو ئەتوانێت 2-3 دەنک ئەویش زۆر نا 2-3 دەنک باەم یان مەسەلەن چەرەساتێکی هەر کامێکیان بێ ئەویش زۆر نا هەمیشە ئێمە چەرەسات و تۆوەکان کە ئەڵێن زۆر باشە بەقەدەر مشتی خۆت نابێ زیاتر بێ تەنانەت ئێمە خیار کە ئەڵێن چەند باشە خیار باش نییە تۆ بیخۆی تو یەکسەر بخەوی بۆیە هەندێک لە کەسەکان یعنی عفو لە کاتی خەوە خەبەریانە بێتەوە لە میز بۆ میز ئەگەر ئێمە بێت و 3-4 سعات پێش ئەوە ئاو بوەستێنین خواردن بوەستێنین هەموو شتەکانمان بوەستێنین ئیتر پێویستت بە شەو هەستان نابێت یعنی ئەوانەی کە شەو هەڵەسن عدا لەوەی کە هەندێک هەیە چەند نەخۆشیێکی تایبەتیەیە ئەوانە ناڵێ من کەسی ئاسایی ئەڵێم ئەگەر تۆ بێت و ئەو خواردنانە نەخۆی کەواتە تۆ لە شەوی شاتەنانەت خەبەرت نابێتەوە با بینە سەر ژەمی بەیانیەکەی ئەگەر من ژەمی ئێوارەم نەخوارد بوو یان مەسەلەن لە 4 و 5 ئاخر ژەمەم خواردبوو ئیتر هەتا ئەگەینەوە بەیانی کاتێکی زۆری بەسەراچوە 12-13 سعاتی بەسەراچوە ئەمە دروستە من ژەمی بەیانی بخۆم و خواردنێکی تەندروست هەڵبژێرم بەڵام ئەگەر من لە ئێوارەیە یان مەسەلەن سعات دەیە نانم خواردو لە سەری خەوتوم بۆ ژەمی بەیانی دروستە کە تۆ نەیخۆی چونکە تۆ خواردنی پاشەکەوت کراوت هەیە هیچ نەخورێ یا شتێکی کەم بخورێ خۆی ئەگەر پێم بڵێ خۆراکم لە 2 ڕستەیە بۆ کەم بکەرەوە من 2 ڕستت پێڵم یەکەم ئەڵێم خواردنی خراپ مەخۆ یعنی ئەو خواردنانی کە زیانمان پێگەێنێ وەکو شەکرە دەستکردەکان وەکو ڕۆنی بەستوو وەکو ئیشی هەویر کە بەڕاستی ناتەندروستە کە ئەو بێجگە لە ڕۆنی ناتەندروستە و ڕۆنی گیاییە کە ئەخرێتە فڕنەوە سووتێنرێ ئەمەش خراپە ڕستەی دووەمت ئەوەیە پێتەڵێم ئەگەر هەرچێکت خوارد کەم بخۆ کە ئەو کاتە تۆ زیانت پێ ینی تەنانەت من ئەگەر ئەم ژەمە نانەخۆم ئەگەر ئەوەنە زۆرم نەخوارد بۆم کۆ ببێتەوە ژەمی دووەمە خۆم ئاساییە لە بروی من پاشەکەوتم نییە لەبەرەوە ئەبێ ژەمێکی تر بخۆم زۆر باشە دکتۆرە چەند پێویستە لەو کاتێک ئێمە ژەمە خۆراکیەکان نەخۆین بە شێوازێکی خێرا ئەو خواردنە بخۆین یاخود بە وردە ئەم خواردنە لە کاتێکی ماوەیەکی درێژتر بێت ئەم خواردنە کاتێککە ئەی خۆین بەڵێ ئەمە زۆر پرسیارێکی گرنگە کە ئێمە بۆچی هەندێک جار زۆرە خۆین ئەگەر ئێمە هەندێک کەسەیە خواردنەکە ئەڵێ من کەوچکێکە خۆم بە پەرداخێک ئاو ئەچێ بەو دیوە بۆ لە بروی نەیجوویوە خۆی لە ڕاستیە ئێمە ئەبێ خواردنەکە ئەوەنە جوان بجوین وەکو ئاوی لێ بکەی لەبەر ئەوە زۆر جار هەیە من ئەو قسەیاکەم تەنانەت بە ئاو نزیکی سەر سفرە نەبێ یعنی نزیک بێ لەبەر لە سەمحەڵا خنکان و ئەو شتانە بەڵام با لەسەر سفرە نەبێ و نەیبینی ماستا و دو ئەمانە با لەسەر سفرە نەبێت لەبەرەوەی چیت لێکات تۆ واد لێکە کە ئاویش زیاتر بخۆی بەڵام ئەگەر تۆ کەسێک بووی بە قیاس خواردت مەسەلەن ئێستا من کە قاپەکەم 2 کەوچکیا 3 کەوچکیا 4 کەوچک بەپی وەزن و باڵا و ئەمانەی خۆم برنجم تێکرد ئەو کاتە کێشەش نییە ئێمە پەرداخێکیش ماستاوی لەگەڵا بخۆمەوە یان پەرداخێک ئاوی لەگەڵا بخۆمەوە بەڵام باشترە ئێمە کە خواردنەکانمان بە تەواوی بجوین ئەمە 2 سوودمان پێگەینێ یەکەم خۆراک لە دەمەوە هەرسی دەست پێکە بە تایبەتی شەکرەمەنیەکان لە ناو دەمەوە هەستی پێکە دووەم ئێمە لە ماوەی 20 دقەیە گەدەمان کە بە ئیعاز وەرەگرێ لە مێشکەوە پێمانەڵێت تۆ تێر بووی بۆچی هەندێک جار سڵفەی کردو تۆ 2 کەوچک 3 کەوچکت خواردووە دوایی بە شتێک هەستاوی کەچی دوایەوە هەستت کردو تێر بووی تەواو یان هەندێک جار کە قاپەکەی خۆتت خواردووە گەدەت هەستت نەکردووە برسیتە بەڵام تۆ بە خۆتە دووتووە تەواو ئەمە بەشی خۆتە خوارد کە دوایی هەڵستی دوای 1-2 دقەی پێچێت هەستەکەی تەواو تێرت خواردووە بۆ لەبەرەوەی ئەمە ئیعازی مێشکە لەبەرەوە کاتێککە ئێمە خواردن بە جوانی ئەجوین هەم هەرسمان دەستی پێکرد هەم لە بیریشتان بێ گەدەدانی نییە خواردنەکان ئەگەر تۆ خواردنەکەت بە نەجوراوی تێکرد و ئاویشت لەگەڵا تێکرد چونکە ئەو ئێمە ترشی HCL-مان هەیە کە لە گەدەیە ئەڕژێ بۆ هەرسکردنی خواردنەکان کە تۆ چەند ئاوی تێکەی ئەم ترشە یعنی ڕوونە بێتەوە کە ڕوون بوویەوە تووشی بێت هەرسیمانەکە دکتۆرە کەسانی گشتن ئەڵێ من تێر ناخۆم هیلاکە بم ئەمە هەرمێشکێتی ئازی پێێت
ئەڵە من تیا چەند خۆم تێر ناخۆم چەند بخۆت لەبەر بەڵە بەس هیلاکەمەوە نەدانیشتمانم خواردنەوە هیلاکم ڕاستە بەڵام ئەو ئەگەر هۆش بخات یعنی لەبەرەوەی زۆر جار هەیە ئێمە کە خواردنە خۆین ئاگامان لە تەلەڤیزۆنەکەیە یان هەندێک لە کەسەکان مەسەلەن تەمسیلێک فلیمێکدا ئەنێ لە تەنیشتی خۆی نانەخوا بەڵام ئاگای لە ئەم لایترا لە ئاگاییە نان ناخوا لەبەرەوە هەستبەت نەبەتامەکەش ناکەوت و زیادە خۆریشەکە لەبەرەوە ئێمە یعنی باشترین سوود کە بە خۆمانی بگەینین لە کاتی نان خواردنە دیاریکردنی قاپەکەتە بزانی چی ئەەکەی یان هەندێک کەس هەیە مەسەڵەن برنج تێکا تا تێرەخوا دوای ئەوە زەڵاتەکە ئەخوا ئەمە دروست نییە تۆ ئەبێ زەڵاتەکەت بخۆی سەوزەکەت بخۆی دوای ئەوە پرۆتینەکەت هەرچیەکە یعنی پرۆتینەکەت ئەگەر شلەی فاسۆلیایە شلەی پاقلەیە پارچەیە گۆشتە پارچەیەک لە پەلەوەرەکان ئەمانە بخۆ ئەنجا ئەوەی کەمایەوە بە برنج و بە کاربۆهیدراتەکان زیادی شێوازی ئامادەکردنەکە تا چەند گرنگە بۆ نمونە زۆر کەسمانەیە ئەڵێ ئەگەر برنجەکە پڵاو بێت من زیاتر ئەخۆم بەڵام ئەگەر بە شێوازێکی تر ئامادە بکرێت کەمتر ئەخۆم تا چەند گرنگە ئەم خواردانە کە ئامادەکرێت بە شێوازە تەندروستەکەی ئامادە بکرێت هەڵەیەکی گەورەی تر کە ئێمە ئەیکەین لە کاتێکا کە پڵاو لێ ئەندرێ ئەخرێتە سەر ئاگر و کەمێک لە نیشاستەکە ئەڕوا بەڵام بەرامبەر بە ئەوە یەک قاپی گەورە ڕۆن داخەکە ڕۆن ئەسووتێنێ کە یەکێکە لە دیسان لە کێشە گەورەکان من لە زۆربەی بەرنامەکانە ئەیڵێمەوە بۆ ئەوەی هەموو یعنی زۆربەی کەس گوێبیستی بێت و تکایە ڕۆنداخکردن و ڕۆن سووتاندن واز لێ بێنن زۆر زۆر زیانی هەیە ئەمە کا بەسەر برنجەکەیە دوایی دوو ئەوەنەی تەبیعی ئەخوا ئەڵێ وەڵا ئەمە پڵاوە خۆی ڕاستی وانە تۆ کەمیەتی کالریەکەی کە پێت ئەگا ئەوەی کە بە ڕۆنەکەی تێئەکەی زۆر زیاترە چونکە ئێمە 1 غرام لە نیشاستە 4 کیلۆ کالۆریمانەیەاتێ بەڵام 1 غرام لە ڕۆن 9 کیلۆ کالۆریمانەیەاتێ کەواتە تۆ لەو کاتەیە لەوانەیە غرامێک لە نیشاستەکەت برد بێ بەڵام 2 غرام گۆشت ڕۆنی زیاتر تێکرابێ لەبەرەوە ئەمە زیانەکەی زیاتر کرد لەبەرەوە ئێمە کە لە کۆتایە یعنی کە ژەم هەڵەبژێرین ئەبێ بزانین چی هەڵەبژێرین تەنانەت خواردنەکان گەر گۆشتێک کوڵێنرا بێ فەرقی هەیە لەگەڵ گۆی گۆشتێک برژێنرابێ و لی سووتێنرابێ یان گۆشتێک کە کرابێتە ئاوی کوڵێنرابێ باشتریان برژێنرا ئەگەر ئێمە ئاوی گۆشتەکەمان نەوێت باشترین جۆری کوڵاندنی گۆشت ئەوەیە کە ئەوەی پێڵێن هەڵی کزێنی یعنی لە پێشا بە گەرمیەکەی خۆی بەبێ هیچ شتێک گەرم بکرێ بۆ ئەوی پرۆتینەکەی هەموو ئەزانێن ئەوەی کە گۆشتی کرد بێ کاتی ئێمە گۆشت بەر گەرمیەکە کەوێ یەکسەر ڕەنگی سپی باو هەڵەگەڕێ ئەم سپی بوونە بەستنی پرۆتینەکەیەتی لە ناویە و ئەگەر گۆشتەکەش بە پێچەوانەوە بیکەینە ئاوی ساردەوە بیخەینە سەر سیرەکەی دوای تۆزێک کەفەکە ئەم کەفەنجا زۆر جار هەیە ژنەکان ئەڵێن ئەمەە جوان چێشتەکە لێنم کەفەکەی ئەگرم فڕێم لە ڕاستیە تۆ ئەوە پرۆتینەکە و فڕێیاوە لەبەرەوە ئێمە کاتێک ئەگەر ئاوەکەیمان پێویست بێ بۆ کەسێکی پیر یا بۆ کەسێکی نەخۆش یا بۆ مناڵ ئەبێ گۆشتەکە وردورد بکەین بیکەینە ئاوێکی ساردەوە و ئەنجا ئاوەکەی بەکاربێنین ئەو کاتە ئەم پرۆتینەی ئەو گۆشتەی کە ئەخورێ پرۆتینی کەمترە لەو گۆشتەی کە هەڵکزێنراوە و دوای ئەوەی کە بە تەواوی سوور بۆتەوە ئەنجا ئاوی تێکراوە پرۆتینەکەشتی تایە زیاترە لە کۆتاییەکشتم هەیە بە کورتی پێمان بڵێیت خواردن نەبینی ژەمەکانە کەسانێک کە کەم خۆری دایم خۆر بن زیانی هەیە یا تەندروستە زیانی هەیە بۆ چونکە تۆ هەر کاتێک کە خواردنێکە خۆی تۆ ئەنسولین ئەڕژێ لەبەرەوەی ئێمە گرنگی بۆچی کەوتم 8 سعات تۆ هەوڵ و ئەنسولین بڕژێ بۆی ئەو 16 سعاتەی تر باشترین کاتە بۆ ئەوەی کە پەنکریاس ئیسراحەت بکە ئەنسولین کەم بڕژێ لەبەرەوە لە کاتی ئەو ئیسراحەتکردنەیە خانەکان یعنی ئەگەریکێک پرسیار بکە جابە ئەنسولین بڕژێ ئەگەر من کەم خۆم قەڵەو نابم هەندێک جار خانەکانمان ئەنسولین هەیە بۆیە هەندێک کەس ئەو پرسیاراکە ئەڵێ من دایمە شەکرم دابەزێ شەکرە خۆم بەڵام شەکرم دابەزێ ئەمە خۆی لە ڕاستیە شەکری ئەخوا ئەنسولینی زۆرە بەڵام خانەکان سوودی لێ نابینن یعنی وەک تۆ ئەوایە بچیتە بازار لە جیاتی ئەوەی 1000 دینار بی بە پیاوەکە پارچەیەک وەرەقەی بیتێ ئەو سوودی لێ نابینێ نایەوێ لەبەرەوە کاتێک کە خانە سوود لە ئەنسولینەکە نابینێ ئەنسولینەکەت بەرزە بەڵام خانەکان ناتوانن سوود لە شەکرەکەی ناوی ببینن لەبەرەوە ئێمە
ئەوەی کە وەکو ئاخر قسەم کە پێتان ئەڵێم تکایە هەر چۆن ژەمەکانت هەڵەبژێری هەڵی بژێرە با بە هەموو جۆرە خۆراکەکانی تیابێ و ڕێستێکیش بە پەنکریاست بۆ ئەوەی بەلای کەمەوە 8 سعات 10 سعات تا 12 سعات و هەتا بتوانی تا 16 سعاتیش ڕێستی بیتێ. ئەمە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو بینەرەکانمانە خوازین. زۆر سپاس بۆ زانیاریەکانە.